کوردەکان لە ماوەی 2500 ساڵەوە خارجی تاریخ دەژن. خارجی تاریخ دەژن. وەتەنەکەمان زۆر خطوڕەتی هەیە چونکە لە لوبی شەرقی ئەوسەط. شعبك نییە ئەوە مستەحەد غەدر لێکراو تەجهیل کراو. چەندی برێی لە پەرۆشدام بەڕاستی گەلک متەئەخیری یەکجار متەئەخیری. لە سەرەتای هاوینەوە هەتا پاییز بنەماڵەیمە داهاتنە ئێرە بە درێژایی سەدان ساڵ. بابم لێرە لەدایک بووە ئێرە چنارۆک. کەواتە بابە قەڵەم لێرە لەدایک بووە؟ ئەو شوێنە زۆر خۆش دیارە. ئەوە سوولی پاشایە سەرەچین. مەسعود محەممەد لە بنەماڵەی جەلیزادە ساڵی 1990 لە شاری کۆیە بە تایبەتی لە هاوین هەواری چنارۆک لەدایک بوو چونکە هاوینان ئەو بنەماڵانە و خەڵک بە تایبەت بەگشتی وا فێر بوو مەسەڵەن کارەبا نەبوو دەچنە جێی هاوینە هەوار. چنارۆک جێکی فێنکە و خۆشە ئیتر هەر لە بەرەبەری هاوینەوە هەتا پاییزێ هەر لە چنارۆک دەمانەوە لە ناو شاری نەدەما. بابم لەو کاتەدا بوو لە سەرەتای پاییزی 1990. لە 1926 چۆ ئیبتیدایی لە کۆیە کراوە لەسەر تەڵەبی مامم. 1926 چوو بەڵام بە مستەمیعیان حساب کرد چونکە ئەو وەختی نظامەکە وا بوو دەبایە یان 8 ساڵ بی یان 9 ساڵ بی کە دیتیان وازیرەکە لە 1928 لە سنفی 2 بوو ئیمتحانیدا لە سێ بچی زۆر ناجح بوو دەرەجەکی باشی وەرگرت بوو لەبەرەوەی کردیانە سنفی 3 ئیبتیدایی خلاص کرد کۆی متەوەسطەی نەبوو چووە هەولێرێ لە ماری مەلافەندی زۆر برادەری باوکی بوو زۆر یەکتریان خۆش دەویست لەوێ ماوە متەوەسطەی خلاص کرد داخلی سانەویش بوو سانەوی تەواو کرد چوو حقوق لە حقوق لە 45 خلاصی کرد بەس لە کۆیە ماوە محاماتی نەکرد ئەو بەینەی دەیگۆ هەر خەریکی فکرکردنەوە بووم لە خۆم بیرم زۆر فکرم لەو کائینات و نیزام و ئەو شتانە دەکردەوە لە هەموو نەواحی. پێکهاتەی فکری مەسعود محەممەد لەو فترە زەمانیەی بووە کە لە نیمچە خەڵوەتێکدا بووە لە ماڵی خۆی لە ماوەی 7 ساڵدا بەردەوام خەریکی خوێندنەوە بووە خەریکی تێڕوانین و فکرکردنەوە بووە لە بوون و بوونەوەر و زۆربەی ئەو شتانەی کە بەدەستی کەتیە
هەرچی بێتن ئەوجا ئەدەبی بێتن فکری بێتن بەو فترەیەدا خوێندیتەوە. لە ساڵی 1953 بوو بە حاکم لە سلێمانیە قەزای چوارتای تەمەشا دەکرد. بەڵام ئینتیخابات دەستی پێکرد، مام جەلال و ئیبراهیم ئەحمەد چوونەکنی گوتیان دەبی خۆ تەرشیحکەی ئەتومان هەلوژاردیە لە بۆ نایبیە، یعنی پارتی ئەو وەختی هەر پارتی هەبوو. بەرام لە کۆیە زۆر محاولەیان کرد کە نەبتێ، یعنی دەرنەچی لە ئینتیخابات. بەڵام حکوومەتیش دەستی تێدا هەبوو، مەجالی دا عالەمەکە محاولە بکە سندوقی بشتێنن، بەڵام هەر ناجیح بوو، ناجیحەکی زۆر باشی دەستا 75 هینا. ئەوجا بۆ نائیب چووە بەغدایە. لە خولی سێزدەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کە وەکو ئەندام لەسەر پاڵێورا و ئەندامی شارۆچکەی کۆی سەربە هەولێر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو، توانی زۆر بە شێوەیەکی سەرسەختانە و سەرڕاستانە داکۆچی لە مافی ڕەوای نەتەوەکەی بکات، داکۆچی لە بارزانانی دوورخراوەکان و بارزانانی حکوم دراوەکان بکات. حکومەت ئەفووی دەرکرد بۆ زابتەکانی سەر بە ڕەشید عالی گەیلانی کە لە 1940 بەگژ دەوڵەت داهاتنەوە بە دژی ئینگلیزدا چون و کۆمەڵەکیان ئەدام کران، کۆمەڵەکیان بند کران. ئەفوویدا بابم ئەوەی قۆستەوە گوتی ئەگەر ئەوانە ئەفوو دەکرێن کەواتە دەبێت بارزانیەکانیش ئەفوو بکرێن. بارزانیەکان ببنە دوو بەشێک لەگەڵ مەلا مستەفای ڕەحمەتی هەڵات بوون بۆ رووسیا، بەشێکیش نەفیکرا بوون بۆ جنوب، بەسرا بوو، کووت بەڵە نازانم. چەند ساڵ بوو، 10 ساڵ بوو لەوێ هیمال کرا بوون، بەجێ هێشترا بوون. جەنابی شێخ ئەحمەد بارزانیان لەگەڵ بوو. ئیتر بە زەختی بابم و بە هاندانی معارزەکانی عەرەب تەمەشورە کە گوتبووی ئەشەیء بالشەیء یوذکر، ئێوە عەفوو دەدەن بۆ بزافتەکانی ڕەشید عالی گەیلانی، ئەدی کێشەیەکی دیکەشمان هەیە بارزانیەکان. دەڵێن سەرۆکی جەلسەکە ئەو هات تەقەتەق چینە مێزەکەی هێنابوو، گوتبووی تکایە لە بابەتەکە دەرمەچوو. برادەرەکانی بابم کە ئەوانیش معارض بوون، یەکسەر دەستیان لە مێزەکاندا بوو، ئەها بە گرمەگرم گوتبن ئستەمر. کابرا ناچار بوو، ئیتر بابم دەستی پێکرد، حاڵی بارزانیەکان ئەوهایە وەزعی وا بوو، ئێستا کاتی ئەوەی هاتووە ئەفویان کەن. پاش ئەوە مقابلەی نوری سەعیدی کرد، مقابلەیەکی زۆر مێژووی بوو، و پاش ئەوە ئەوەی بەتاندا یاداشتەکانی خۆی نووسیوەتی گوتی بۆ فتارێک داوت کراین لە دیوانی مەلی لە قەسری پاشا، گوتی ئەبەشڕەک العەفو صەدەر، یعنی ئەو عەفوەی 1956 کە بۆ بارزانانی دەرچوو سەرکەوتنی مەسعود محەممەد بوو بەڕاستی. هەروەکو لە نامەیەکی شێخ ئەحمەدی بارزانی دەردەکەوێت کە سوپاسگوزاری خۆی پێشکەشی مەسعود محەممەد دەکات لەسەر ئەو هەڵوێستەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێاندوویەتی. پەیوەندی مەسعود محەممەد بە سەرکردایەتی سیاسی کورد لە ڕێگەی نامە و نامەگۆڕینەوە بەردەوامی هەبوو. ئەوەش ئەوە دەردەخات ئەگەرچی ئەو پلە و پۆستی هەبووە لە ناو حکوومەتی عێراقیدا، بەڵام ئەو هەرگیز لە بزوتنەوەی ڕزگاری خوازی و لە دۆزی نەتەوەکەی دانەبڕاوە.
دیارە دوایەوەی لە پلەی وەزیرینمە بەهۆی ئەو ڕووداوانەی کە لە کوردستان ڕوویدا ئەو خۆی تەرخان کرد بۆ مەسەلەی نووسین و بوارە ڕۆشنبیری و معریفەکەیدا بۆ ئەوی لە کای معریفیدا کار بکات خۆی بە بواری ڕۆشنبیریەوە خەریک کرد. ئەوانە بەشێکن لە نووسینەکانی مەسعود محەممەد و ئەوانش دەفتەری مزەکەراتێتی کە ڕۆژانە لە ساڵی 1960ەوە تا 92 دەینووسی ڕۆژ بە ڕۆژ هەرچی دەبوو هەرچی دەهات هەرچی دەکرا هەمووی نووسرایە و لە لای من احتفاظم پێی کردیە و ئەوانش ڕۆژنامەکانی زۆر زۆر کۆنن کەەوە بەشێکن تەبان هەمووی نییە کە وەختی خۆی شتی تێدا دەنووسی و بڵاوی دەکردەوە لە زمانی 53 و 54ەوە و هەتا ئەخیری. مەسعود محەممەد برادری بابم بوو برادری عائلەی خانەقا بوو کەوا ئێمە خزمین یعنی لە کەرکووکیش جارێک لەو جارانە نازانم بابم پێی گوتبوو گوتبووی کچەکەم هەیە زۆر لە عەرەبی باشە و مطالعی هەیە و چی هەیە و حەز دەکەم ئەو جارەکە هات بیبینی خۆی ساڵی 1961 بوو کە ئەو دیتنە بوو لەگەڵی پاش ئەو دیتنە قسەیان لەگەڵ کردم داکەم بوو ئیشەکە ڕێی خۆی گرت و خزم و کەس هاتن و دوایش لە ڕۆژی هەشتی هەفتی مانگ بوو هەشتی مانگ بوو دانیشتنێک بوو هی 11 دانیشتنێک بوو جلکی بوو و نازانم چی و چوومە کۆیە لەگەڵیان ینی چوینە کۆیە و ماڵمان لەوێ بوو لە ماڵی مەلای گەورەی کۆن. بەس کە هین بوو لە کۆڕی زانیاری کورد و تەعین کرا و دەستیان پێکرد بە ئیش لەگەڵ ئەو هەموو مجموعەیە ڕێک و پێکە مەلا جەمیل ڕۆژبەیانی و مەلا شەکوور مستەفا و دکتۆر کەمال مەزهەر و کەوتە ئیش کەوتە نووسینێکی زۆر ینی بە هیچ نەوەیەک بە قەلەمەکەی ڕانە دەگەیشت بە مەطبعە. جا ڕۆژێکیان هاتەوە ماڵێ گوتی مەطبعە بە من ڕناگات مەجالی نییە مەطبعەکە ئێستا ڕاوەستایە پڕە لە ئیشی من هیچی کەی پێ ناکرێت. من بۆ یەکەمین جار مەسعود محەممەدم لە بەغدا دیت کاتێ من لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردیدا کارم دەکرد ئەو سەردانی دەستگای دەکرد چکە بەرهەمی بیری خۆی دەهێنا دەوێ بڵاوی دەکردەوە کاتێکەم و بووم بە سکرتێری کۆڤارە ڕۆشنبیری نوێم ئەم پەیتا گەشتی ژیانی خۆی دەنووسی بە پێدا دەچۆوە بە ئەڵقە دەینووسی ئێمە لەنێو کۆڤارەکەدا بڵاومان دەکردەوە. جا بەم بوونەیەوە پەیوەندیمان زۆر بەتیم بوو. مەسعود محەممەد ئەتوانرێت وا پێناسە بکرێ بڵێ ڕووناکبیرێکی هەمەلایەنە بوو ینی لە هەموو لایەنەکایتوانی بنووسێ و بە سەرکەوتەوەیش باسی سیاست باسی ئەدەب هونەر هەرچی بکردایە زانایانە نووسیوێتی تۆگە تەماشای و کتێبانەی بکەی گەشتی ژانم لایەنی کۆمەڵایەتی و سیاسیە هەنە جار باسی هونەریشەکە بابەتەکانی تری سیاسی بابەتەکانی تری کە لەبارەی زمانەوە نووسێتی وەکو زارەوە سازی پیاوانەیە چەند باسێکی زمانەوانی کوردی هەموو لایەنێکی گرتوۆتەوە زۆر شارەزانەش.
گوتاری ڕۆشنبیری کوردی ئەگەر بتوانێت مەسعود محەممەد لە ئێستای خۆیدا بدۆزێتەوە ئەوە زۆر فرە ڕەهەن دەبێت گوتارێک دەبێت کە دەتوانێت خوێندنەوەیکی زۆر واقعیانەی بۆ ئێستای خۆی بکات کێشەی هەرە سەرەکی ئەم گوتارە و ئەو ڕۆشنبیرانەی لەنێو ئەم گوتارەدا هەن ڕێک ئەمەیە کە ناتوانن ئاوا گشتگیر بن ئەوە هەمەگیر بن بتوانن کەسێکی وەکو مەسعود محەممەد جارێکی تر بێنۆنە خۆیان و لەنێو خۆدا جێگەی بکەنەوە پەرتەوازایی مەسعود محەممەد لەنێو ئەم گوتارەدا ڕێک لەمەوە سەرچاوە دەگرێت کە ئەم گوتارە ناتوانێت پشتەوەی خۆی ببینێ مەسعود محەممەدیش ئەو پاشخانە معریفەیە کە دەشێ گوتارێکی لەسەردا دروست بکرێتن تەواوی ڕۆشنبیری کوردی لەوێوە سەرچاوە بگرێت ڕۆشنبیری کوردی دەشێت لەوێوە دەست پێ بکاتەوە وەرچەرخانێک بۆ خۆی دروست بکات کە مامۆستا مەسعود محەممەدێ لە میانی تێزە فکریەکانی کە بەراوردی کۆمەلگای کوردەواری و کۆمەلگای ئەوروپی ئەو سات دەکا کە مارکس تیۆرەکانی خۆی لەسەر دامەزراندووە شتێکی زۆر نایاب دەدۆزێتەوە کە کۆمەلگای کوردەواری ئەو کاتی بە تێڕوانینی مامۆستا مەسعود محەممەد فیۆدالی بەمانە بەرزەکەی کاپیتالیزم نەبووە لە کوردستان وەکو خۆی دەڵێ خوردە مالیکمان هەبووە خوردە مالیک ئەو تعبیرە جەنابی مامۆستا مەسعود محەممەدە دەرەبەگمان هەبووە چەند گوندێکی هەبووە بەڵام ئەو دەرەبەگە بەراورد ناکرێت لەگەر ئەو کاپیتالیزمێ کە لە ئەوروپا بووە و خاوەنی سەدان و دەیان هەزار دۆنم بووە و بۆدێکی فکری هەبووە و چەندین مۆسیقار لە دیوانەکەیدا مۆسیقایان ژەنیە و ئەو نوع کاپیتالیزمانەی کە لە ئەوروپا بوونا ئەوانە ژێرخانی وڵاتەکەیان دروست کردیە و ڕنگدانەوەی فکری بووینە کە مارکس هاتووە ئەو تیۆری خۆی لەسەر ئەو کۆمەلگایە تەطبیق کردووە کە دێ کۆمەلگایەکی دواکەوتووی وەکو کوردستان مقارنە دەکەی ئەو تیۆرە کوردبینی دێنێ و ناتوانێت تەفسیری هەموو جانبەکان بکە هەروەکو مامۆستا مەسعود محەممەد دێڵێت زەمان شتێک هەیە خەڵک کەم دەیزانێ بەداخەوە بابم کە بەگشت مارکسیزمدا چۆتەوە بە درێژایی 30 ساڵ 40 ساڵ ئەو معنایەوە نیە پیاوەکی ئیسلامی بووە خەڵکەکە وا تێ دەگەن نەکرد بابم دژی عەقیدە پەرستی بووە دژی ئەو شتە بوو کە تو عەقیدەیەک بێنی ئیسلام مارکسیزم هەرش ناوەچی لێ دەنێی بڵێ ئەوە قسە و هەر ئەوەندە قسە هەیە کەس نابێت ڕایەکی جودای هەبێ ئەو دژی ئەو جۆرەشتانە بوو دژی عەقیدە پەرستی دیکتاتۆریەتی عەقیدە لەگەڵ ئازادی مرۆڤ بوو لەگەڵ ئازادی فکر بوو لەگەڵ لیبرالیزم بوو مامۆستا مەسعود محەممەد یەکێ بۆ لە کوردە دڵسۆزەکان کە زۆر بە پەرۆش بوو بۆ زمانی کوردی چونکە پێی وابووە زمان بنچینەی ژێرخانی بوونی نەتەوەیە لەبەرەوە هەوڵی یاوە بە پێچ و پەنا و کون و خوژبنەکانی مێژووی زمانی کوردیا بگەڕێ ساغی کاتەوە بە تایبەتی لە لیسان الکوردە کە بە عەرەبی نووسێتی زمانی کورد یعنی ئەتوانم بڵێم تۆحفەیەکی مزەفەریە بۆ خۆی لە ڕووی زمانەوەنیە هیچ کەسێ تا ئێستا شتی وای نەنووسیوە مەسعود محەممەد خۆی لە نێو زماندا دەژیە ڕاستیە تۆ هەرکێک لەو کتێبانە بخوێنیەوە نزیکەی 23 کتێبێکی هەیە بە کوردی و بە عەرەبی تۆ دەبینی لە نێو کتێبەکەدا ئەو دەژی زۆر لەو زاراوە و لەو دەستەواژانەی کە ئێمە ئێستا بەکاری دەهێنین داهێنەرەکەی مەسعود محەممەد خۆیەتی مامۆستا مەسعود محەممەد وەکو بیرمەندێکی زۆر گەورەی کورد وەکو فەیلسوفێک دەتوانم بڵێم فەیلسوفێکی کورد بووە لە زۆر بوارە ئەسپی خۆی تاوداوە و شتی نووسیوە لە ژیانی خۆیان 29 پەرتووکی نووسیوە بێجگە لە سەدان و گوتار و چاوپێکەوتن و ئەم جۆرەشتانە لەو 23 پەرتووکە نۆی بە عەرەبی نووسیوە ئەوانیکەی هەموو کوردین مەسعود محەممەد ئەوەی تێگەیشتووە لەو زانستە گەیشتووە لەو حەقەتە گەیشتووە کە زمانی کوردی
شادەمار و بناغی بوونی تۆیە بناغی بوونی نەتەوەکەیە بۆیە زۆر بەوردی لە وارەوە قسەی کردووە گەڕاوەتەوە ئەسڵی وشەکەی هێناوە لە چیوە هاتۆ بەلای ئەوە گرنگ نییە گەر وشەیەکی عەرەبی یا چوزانم فارسی لە کوردیا بەکاربێت بەڵام بزانی لەکوێ دایدنی چۆن بەکاری دێنی لە وشەی عەرەبیان لە عەرەبی ولاتینیان مثلەن تەرجمە دەکرد بۆ شتێکی کوردی گەیشتە وشەی فەحس کە دکتۆر فەحسی نەخۆشێک دەکات گوتبوویان فەحس خۆی بە ئەسڵ پێکۆڵە کە فحص الحصان الأرض بحافره فحص بيكول ترجمة حرفي بيكول بابم كنت بابا مثلا إما لكوي لين عملت شو ما كنت دكتوري نوريمي دكتور نورين قلت أنا ويكوي قلت كوي ذا خو كافرني بابا كوردية شتى معقولة نا بيكول قلت يعني صار ثاني بهمو عقلتان بلن والله نخوش دسيتها لا دكتور حتى بيكول يبكى قلت أمن لبين ما أوروجك حفتها كان بابم داكولا لخوي ده يعني نقل خوي ده بس ني أمن بالدار بدنا قلت وش إثيوبيا بيكول ما زال شيء نقل خوي ده يقول بما شيء ده يقول زمان زبايت يبقين إسا كده مثلا لبازاري أو هوليرة لو سليمانية بس نرسم نورينجا يعني ويا ذاك الأبوي العراق زۆر کەس بە فەیلسوفی ناوبردیە شێخ زەلال حەنەفی کە بیرمەندێکی گەورەی عێراقیە بە معنای کەلیمە پێی دەڵێ فەیلسوف حەمید المەطبعی لە نووسینەکانی لە موسوعة أعلام العراق هەر بە بیرمەند و فەیلسوف ناوی بردیە ئەلیاس فەرەح کە بیرمەندێکی زۆر گەورەی فکری ئیشتراکی عەرەبیە لە یەک لە نووسینەکانی دەڵێ خاچی عێراق دەبێ فەخر بۆی بکا کە کەسێکی وەکو مەسعود محەممەدی بەرهەمهێنایە. تەواوی لە ڕاستیدا بەرهەمەکانی مەسعود محەممەددا لەوەدا سەر دەبنەوە کە ئەو دەیەوێت ناسنامەیەک دروست بکات تێگەیشتنێک بۆ کورد دروست بکات کە تێیدا ئەم ئەفکارانە هەن بەڵام لەگەڵ ئەودا کوردبوونیش مانایەکی هەیە جیاواز لە مانەکانی دەوروبەری خۆیدا. یعنی ئەمە لە تەنان لە گەشتی ژیانم تۆ گەشتی ژیانم بخوێنەوە ڕێک مەسعود محەممەدێکت هەیە کە بە هەڵەداوان بە دوای کورددایە زانی لە شوێنێکەوە بۆ شوێنێک لە کۆیەدا هەر بە دوای ئەمەدایە دەچێتە بەغدا هەر بە دوای ئەمەدایە دەچێتە شوێنی تر هەر بە دوای ئەمەدایە. ئەو کوردە تا حدێک ینی تا حدێک برین زمانە غەدری لێ کردووە تا حدێک زمانە غەدری لێ کردووە بە درێژایی وەختیش بۆ خۆشی بەداخەوە و 100 جار بەداخەوە نەیزانی لەگەر خۆی پیاوچاک بێ. بالضبط ئەوەی کە بەسەر بامم داهات بەسەر ئەو خەڵکێدا بێ یەک لەوانە ڕۆناڵد ڕێگن 10 ساڵ بزریان کردیان هێش کەس ببینە غەڵەتی وا دەکا و تەمەشای دەکەی وەدەزانی عیبی نییە سیحەتیان باشە دەڕۆن پیاسە دەکەن قسە لەگەڵ دەکە بەڵام قسەی غەڵەت ئەوە ئەلزیهایمەرە ئێستام تێدەگەم بابم تووشی ئەلزیهایمەر بوو بە 3 ساڵ کوشتی سێ ڕۆژ پێشمەرجی 4 ڕۆژ کەوت بانی هەستان دەبینین مێز وشتیوە وەرگەڕامون لە مەتبەخت مز دەگەڕا زۆر دەگەڵا مێز کەوت بشت کەوت بوو بابیشم سیحەتی تێکچوە هەناسەی تەوامی بردمانە خەستەخانە 3 ڕۆژ مایەوە لە خستەخانەی ڕزگاری لە ئینعاش و ئەوانە ئیتر هەتا یەک دوو گەشکەشی گرت ینی هەناسەی دادەبەزی ئەوانە ڕایان گرت سەری سەی کۆچی دوایی کرد 1 2002.
کەن ئەو های لێ هات کە ئاخرەکەی نەخۆش کەوت ئەوە تاڵ بوو بەڕاستی ناخۆش بوو چونکە ئەو قەت لەوانە نەبوو های لێبێ عەقڵ و هۆشێکی زۆر باشی هەبوو هەموو شتی باش بوو ئەو های لێ هات ئەوە زۆر ناخۆش بوو میراتەکی دروست کرد کە بۆ هەموو کورد بێ نەک بۆ یەک شار و بۆ یەک تایافە و بۆ ئەوە زۆر گرنگە زۆر گرنگە تو تەجەڕوت کەی لە نەزەوات و ڕەغەباتی خۆت کورد ئەگەر خۆی نەبڕێنێتەوە بە براکوژی و داوای لە توانا بەدەر سیاسەتی عالەمیش سەرە و بنبوونی تێدا ڕوو نەدا دوا ڕۆژی گەلێک ڕوونتر دەبێت لە ڕابردووی